تمام بخير بن زۆر سپاس بۆ ئەوەی کە منتەن هەڵبژار بۆ باسکردنی ئەو بابەتەی کە دەروونشیکاری مەسەڵەن سەرەتایەک بۆ ناساندنی دەروونشیکاری و دەستخۆشی بەڕاستی لە ئێوەی بەڕێز دەکەم وەکو گروپی سایکۆفێر چونکی کارێکی زۆر گرنگەکەن یعنی شتێکی نوێیە لە ناو زانکۆ لە ناو ینی نەریتی زانکۆییدا شتی ئاوا نەبووە ینی جێگەی دەستخۆشیەکی زۆرە زۆر سپاس ئەوەی کە من ئەوە ڕووباسی بکەم سەرەتایەکە بۆ ناساندنی دەروونشیکاری مەسەڵەن دەروونشیکاری چۆن سەری هەڵدا زەمینەی پێش دەرکەوتنی و دواتر دەرکەوتنەکەی چۆن بوو و دواتر بۆچی دەروونشیکاری لە ئێستادا مەسەڵەن بەرهەڵسکاریەکی زۆری ئەکرێتن و دواتر بۆ ئێمەی کورد دەروونشیکاری بۆچی گرنگە بەڕێزان دەروونشیکاری طبعاً لە سەرەتای دەرکەوتنی ڕەنگە مەسەڵەن شتێکی ئەوها مەسەڵەن ڕوانگەیەکی تەسکی هەبیتن ئێمە ئازانین کە دەروونشیکاری سەرەتای دەرکەوتنەکەی بۆ کەنجێگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 19 بە دیاریکراوی بەشێکی زۆر 1902 وەکو دەستپێکی دەروونشیکاری دانێن شێواز دەرکەوتنەکەی یان زەمینەی دەرکەوتنەکەی ئەوە بوو کە پێشتر باوەڕێکی باو لەبارەی نەخۆشە دەرونیەکان هەبوو بەشێکی زۆری ئەوانەی کە پزیشکی دەرونی پزیشک بوون زیاتر نەخۆشە دەرونیەکانیان پەیوەستە کرد بە کاریگەری گوێزەرەوە کێمیاییەکانی مێشک فۆکسی سەرێکی لەسەر ئەو بابەتانە بوو و بەشێکی دیکەی زۆری ئەوانە دەروونشی ینی حاڵەت سایکۆلۆژیەکانی مرۆڤیان پەیوەستە کرد بە مەسەلەی ڕوحانیەت و ئاینەوە لە سەروبەندێکدا کە دەرکەوتنی نەخۆشی هیستریا ڕەنگە یەکێک بیت لە هەنگاوە یەکەمەکانی دەرکەوتنی دەروونشیکاریان چونە ناو بابەتێکی دیکە بە ناوی دەروونشیکاریەوە هەڵبەتە پێشتر باوەڕی ئاوا باو بوو کە نەخۆشی هیستریا لە ئەنجامی ناهاوسەنگی لە ناوچێ لە ناو پرۆسە و کارلێکە کیمیاییەکانی ناو مێشکە هەتا ئەو دەمیش باسکردن لە شتێکی دیکە نەست یان نەئاگای یان چەپاندن شتێک نەبوو کە دیار بیتن دواتر هەڵبەتە ئەبێ مەسەڵەن ئەوەش بڵین کە دەروونشیکاری لەسەر دەستی سیگمۆند فرۆید دەرکەوت یان مەسەڵەن بەو شێوازە کە ئێستا هەیە بنیاتنرا فرۆید بەهۆی کارکردنی لەگەڵ پزیشکانی دەرونی کە سەرەتاش مەسەڵەن وەکو پزیشکێکیان مەسەڵەن لێکۆلەرەوەیەکی ینی شارەزایەکی بواری خانە دەماریەکان و بایۆلۆژی و ئەوانە کاریە کرد سەرەتای کارکردنی لەگەڵ شارکۆ دواتر برۆنەر ئەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە ینی خۆری فرۆید دەربکەویتن لە ناو جیهانی فکر و لە ناو سایکۆلۆژیادا برۆیار لەگەڵ ئەوەی کە مەسەڵەن دوای ئەوەی کە خانە دەماریەکان و ئەوانەی دەرباز کرد لەوەی کە بڵێتن نەخۆشی هیستریا نەخۆشێکی وەکو هیستریا لە ئەنجامی تێکچوونی خانە دەماریەکانە چی بەکارهێنا هایپنۆتیزمی بەکارهێنا هایپنۆتیزم پێم وابێتن مەسەڵەن چەمکێکەوەیە دەنووزانەکان بزانین ینی خەواندنی موکناتیزی وەکو ئەوەی کە تەرجمەی کوردی کرایە دواتر فرۆید لە ڕێگەی گرتنەبەری هایپنۆتیزم ئەوانە لەگەڵ برۆنەر و دواتر بڵاوکردنەوەی پەرتووکێک لەبارەی نەخۆشی هیستریا و ئەوانە ئیدی فرۆید لێرەدا دەرەکەویتن دواتر برۆنەر ئەگەڕێتەوە سەر هەمان مەسەڵەن پزیشکی دەرونی و پزیشکیەوە بەڵام فرۆید گرنگی بەوە ئەدەت گرنگی بە هایپنۆتیزم دەدەتەوە لە کۆتاییدا گۆڕانکاریەک لە ڕوتی هایپنۆتیزم دروست دەکاتن میتۆدێکی نوێتر دێنێتە ناو چارەسەرکردنی نەخۆشە دەرونیەکانەوە کە ئەویشتیا بریتە لە ئەو میتۆدێک کە پێڵەن فری ئاسۆسییشن یانی مەسەڵەن قسەکردنی ئازادانە باشە من نامەوێت مەسەڵەن وردەکاری هەموو ئەوانە باز بکەم کە چۆن دەرکەوت ئەوانە چونکی ئەگەر باز بکەی ڕەنگە چی بێڵن ڕەنگە کاتێکی زۆری بە 45 دقە و سەعاتێک و ئەوانە نەتوانین مەسەڵەن بەس پاشخانە مێژوویەکەی باز بکەین بەڵام بەگشتی ئەوە
مثلەن کورتە ڕێگەیەک بوو ئەوەی بزانی کە دەروونشیکاری چۆن دەرکەوت. دواتر فرۆید لە ساڵی 1902 کاتێ 1900 بە دیاریکراوێ کاتێک کە کتابە بەناوبانگەکەی شیکردنەوەی خەونەکان یان لێکدانەوەی خەونەکان پێم وابێتن ئەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی لە 2005 ئەوانەوە پێم وابێتن ئاوات ئەحمەد بووە کەمین جار وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. خۆشبەختانە ئێستا مەسەڵەن خوێنەری کورد دەتوانێتن ئەو کتابە پڕبایەخا ببینیتن. لەوێن دەرەوە چێرە تەقینەوەیەک دروستەبی لە چیدا لە ناو کایەی فکر بەگشتی و دەروونزانی بە تایبەتی. پێش ئەوەی باس لە دەروونشیکاری بکەم، دەروونشیکاری لە ئێستادا بەشێکی زۆریان ئەڵێن دەروونشیکاری بەشێک نییە لە دەروونزانی، بەڵکو دەروونشیکاری بابەتێکی سەر بخۆیە، ینی لەبەر ئەوەی ڕەنگە لە بەهۆی فرالایەنی بیتن، چونکی دەروونشیکاری پێیەکی لە ناو دەروونزانیە، پێیەکی لە ناو ئەدەبیاتە، پێیەکی لە ناو مێژووە، پێیەکی لە ناو شارستانیەتە، پێیەکی توزانم ینی بەرفراوانیەک یعنی لە پانتایەکی زۆر گەورەدا خەریکی کارکردنە. بەڵام بە شێوازێکی گشتی دەروونشیکاری ینی سێشتی سەرەکی ئەکاتە پێوەەر بۆچی بۆ باسکردن لە حاڵەتی سایکۆلۆژیان بنیادی کەساتی ئێمە. ئەویش یەکەمیان سێکەس، دواتر مەسەلەی چەپاندن و ئەوەی دیکەش چ بوو قۆناغی منداڵی. لە ناو ئەوانەدا یعنی تشکی سەرەکی دەروونشیکاری لە سەرەتای دەرکەوتنەکان پێداگریەکی زۆر لەسەر مەسەلەی سێکسە کرد. هەر بۆیە شەبینین لە دەروونزانیدا لە ساڵی لە دوای پێم وابێ کۆنگرەی یەکەمی دەروونشیکاریەوە ئیدی کردبوونێکی گەورە لە ناو دەروونشیکاریدا ببورن. لە ناو دەروونشیکاریدا دروستە بیت ئەویش چێ؟ ئەویش بە جیابوونەوەی هەریەکە لە ئادلەر و یۆنگ، چونکە ئێمە ئەزانین کە ئادلەر و یۆنگ یەکێک بوون لەو دوو کەسایەتیە گرنگانەی ناو قوتابخانەی دەروونشیکاری. جا بۆیە کە جیاب یعنی سەرەتا فرۆید وەکو دوو کارکتەری سەرەکی، وەکو جێگرەوەی ڕوحانی خۆی، وەکو مەسەڵەن دوو پێگەی سەرەکی لە ناو دەروونشیکاریدا ناساندی. بەڵام دواتر لەگەڵ جیابوونەوەی ئیدی چی پێ ئەڵێن مەسەڵەن دەروونشیکاری وەکو بین دووکرد بوو. بۆیە ئێستا بینین لە ناو دەروونشیکاری وەکو پارادایمێک تەنیا فرۆید نابینرێت، بەڵکو مەسەڵەن بەشێکی زۆریان ئەڵێن فرۆیدە نوێیەکان باشە، ئەوانەی کە وەکو ئادلەر، یۆنگ، ئێرک فرۆم، کارین هۆرنی، توزانم ئۆتۆرانک و هەموو ئەوانەی دیکە کە لە دەروونشیکاریدا لەگەڵ فرۆید هاوڕان نەبوون لەسەر مەسەلەی سێکس. دۆزینەوەی دەروونشیکاری ئێمە ئەزانی مەسەڵەن دۆزینەوەی دەروونشیکاری ئەوە نەبوو، مەسەڵەن شتێک نەبوو سادە بیتن وەکو ئەوەی کە مەسەڵەن ئێمە چەند قوتابخانەیەک یان چەند پارادایمێک لە دەروونزانیمان هەیە، مەسەڵەن پارادایمی معریفیە، پارادایمی ڕەفتاریە، پارادایمی مرۆڤگەراییە، پارادایمی دەروونشیکاریە. هیچیان وەکو پارادایمی دەروونشیکاری کاریگەری گەورەی نەکردوتە سەر هەموو بوارەکانی دیکەی، یعنی هەر لە پەروەردە و فێرکردنەوە هەتا هەر چ شتێک دەوێتن مەسەڵەن تداخڵاتی تێدا بکاتن. ئەویش بەهۆی چێ؟ بەهۆی ئەوەی کەشفکردنی شتێکی زۆر گرنگ لە ناو خودی مرۆڤدا. ئەویش مەسەلەی چ بوو؟ مەسەلەی نەست بوو. طبعاً دۆزینەوەی نەست شۆڕەشێکی گەورە بوو لەسەر چی؟ لەسەر هەموو بوارەکانی دیکە. لە چ بوارێک دەوێتن مەسەڵەن نەست بریتی بوو لە چێ؟ بریتی بوو لە دەرکەوتە هەرە گرنگەکانی. دیقەت بدە مەسەڵەن دەرکەوتنی نەست وەکو بەشێک لە نەئاگایی مرۆڤ نەک تەنیا بۆ دەروونزانی گرنگ بوو، تەنیا بۆ هەموو بوارەکانی دیکە حتا یاساش باشە، چونکی ئەو پێناسە باوەی کە پێشتر لەبارەی مرۆڤەوە هەبوو مرۆڤ چییە، لەگەڵ دەرکەوتنی نەست ئیدی پێناسەکان ناچار کرەکە گۆڕانکاریان بەسەرداوێتن. بۆیەش تێگەیشتنی مرۆڤ بە شێوازێکی مۆدێرن لەگەڵ نەست ناتوانێتن مەسەڵەن لا بدەتن. بۆیە کەوا بوو ئەلێرە چین کردو ئەلێرە هاتین و هەمان شت کە دەرکەوتنی دەروونشیکاری بریتە لە چە؟ بریتە لە شۆڕەشێکی گەورە لە مێژووی مۆدێرنی مرۆڤایەتی. یان مەسەڵ قسەیەکی
باو یان مەسەلەن کارکردەیەکی باویش هەیە کە ئەڵێ بەسەر ئەوانەی گۆڕانکاریان بەسەر جیهان یان بەسەر تێگەیشتن بەسەر عقلیەتی مۆدرنە هێنا ئێمە سێ فەیلسوفی گەورەمان هەیە چەیە نیچە مارکس فرۆیدا ینی باسکردن لە هەر ڕوانگەیەکی نوێ بۆ ئێستا بۆ ژیان و تێگەیشتنی مێژوو کللتور مرۆڤ لە ئێستادا ئەبێ باس لە چ بکەی ئەبێ باس لە سێ کوچکەی نیچە مارکس فرۆید بکەیت دەیکەواتە فرۆید وەکو دامەزرێنەری دەروونشیکاری ینی ناکرێتن فەرامۆش بکرێتن لەسەر چونکی پێگەیەکی ستونێکی سەرەکی هەموو ئەو تێگەیشتنانەی ئێمەیە سەبارەت بە مرۆڤ و ئەو سەردەمەی ئێستا بەڵام شتێک ئەلێرەدا ئەمەوێت باز بکەم بۆچی دەروونشیکاری لە ئێستادا قسەی لە ناو کۆمەڵگەی کوردیدا قسەی وا ئەکرێتن مەسەلەن باوی نەمایە حتا لە ناوەندە ئەکادمیەکاندا گرنگێکی زۆر بە تێگەیشتن لە دەروونشیکاری نادرێتن یان وەکو بابەتێکی پەراوێز دا ئەندرێتن یان قسەیەکی دیکە هەیە ڕاستی مەسەن قسێک لەوانەیە هەندێک نازانستیانە بێتن کە بەداخەوە لە ناو خودی زانکۆشدا قسەی لەسەرکرێتن ئەوەیە کە تیۆرەکەی فرۆید ڕەت کرایتەوە یان شتێکی زۆر کۆمێدیایە لەبەر ئەوەی مەسەڵەن تۆ چۆن ئەتوانی بەشێک لە تێگەیشتنی مۆدرنی ئێستا یعنی مەسەن وەکو زانستی مۆدرن تۆ بڵێ لە خۆتەوە ڕەت بکەی ئایا چێ ڕەتی کردەوە جا ئەو بیرکردنەوە مەسەرەن جۆرە بیرکردنەوە تەنیا لە ناو کوردانیە بەڵکو لە شەرقل ئەوسەد زۆر باوە و دووەمین جار حتا لە ئەوروپاشدا باوە یەک لە چاو پێکەوتنەکانی لاکان ئەو پرسیاری ڕوبەڕوەکرێتەوە ئایا دەروونشیکاری لە قەیراندا یان دەروونشیکاری تێپەڕێنراوە وەڵامی لاکان بۆ ئەو پرسیارە ینی هەندێک شتێکی جوانە ببینن لاکان ئەڵێ هێشتا لە فرۆید تێنەگەیشتون چۆن ئەتوانین دەربازی بکەین بەڵام بەجددیش تۆ مەسەلەن چۆن ئەتوانی لە فرۆید تێبگەی هەتا بتانی دەربازی بکەی بە تایبەتی بۆ کۆمەڵگەیەکی وەکو خۆمان کە هێشتا مەسەلەن لە ئەلفوبێی زانست و دەروونزانی داینە طبعاً ئەوانە بیرکردنەوەیەکی زۆر دۆگماییە بیرکردنەوەیەکی زۆر نەریت خوازانەنا پێیان وایە مەسەلەن فرۆید دەرباز کرایە چونکی خودی ئەو تێگەیشتنەی کە ئەڵێن فرۆید دەرباز کرایە بابەتێکی سەرەکی دەروونشیکاریە کاکە لەوانێت تحلیلاتێکی زۆر جوانمان بداتێ لەسەر ئەوەی کە ئەو قسەیە ئەکرێت چونکی قسە لە دەروونشیکاریدا ڕەفتارەکان قسەکردن دوان هەمیشە بابەتی چنە هەمیشە بابەتی ئەوەی نەکە لێکۆڵینەوەی ورتری بۆ بکرێتن ڕەنگە پەیوەست بکرێت بە کۆمەڵێک گرەی دەرونیەوە طبعاً بۆ باسکردن لەسەر ئەوەی کە مەسەلەن فرۆید دەرباز کرایان تێپەڕێنرایە مەسەلەن شتێکی ئاواش نییە کە تۆ بڵێ مەسەلەن لە خۆوە بیتن طبعاً کە ئەو چەمکەیە کە فرۆید دەرباز کراوە ڕەنگە بۆ خۆی میکانزمێکی بەرگری بیتن لەسەر ئەوەی کە فرۆید دەرباز کرایە چونکی فرۆید دێ طبعاً هەمومان کۆمەڵێک شتێکمان هەیە لە ژیاندا ڕوبەڕوو بیتەوە جۆرێک بیرکردنەوە جۆرێک ڕەفتار کە نامانەوێت دووبارە بێتەوە ناو زەهنمان باشە یان با نمونونەکەی سادەتر بینم کەتنێکەکەین باشە لەگەڵ کەسێکی دیکەدا هەمیشە ئەو کەسەی لەگەڵ ئێمەدا ئەو کەتنێک کردووە هەمیشە وەکو بەشێک لە نهێنیەکانی ئێمەی لایە هەمیشە ترسمان لەسەر ئەوەی هەیە کە ئەو برادەرەیمە کە لەگەڵ من بووە ئەو کەتنم کردووە باشە سوبەی ڕۆژە لێم کەشفکە باشە هەمیشە چیەکەم هەوڵەدەم خۆ گونجاندنی لەگەڵ بکەم یان خۆی لێ دوور بخەمەوە هەوڵەدەم مەسەلەن وای لێ بکەم ئەو شتەی بیرنێتەوە هەمیشە ترسێکم هەبی لەسەر ئەوەی کە نەکە لە ناو خەڵکدا باز بکەتن فرۆید هات شتێکی کەشف کرد ئەو برادەرێکە لە دەرەوە نییە لە ناو خۆمانیشدا هەیە کە هەمیشە شتێکمان پێ ئەڵێ کە نامانەوێ بزانین هەمیشە مەسەلەن ئەو شتانەی کە دامان پۆشیوە وەکو ئەو نمونەیە کە برادەرێک لە دەرەوە هەمیشە دەمبەستێکن بۆی ئەو شتانەمان پێ نەڵێتن هەمیشە لەوێن دەرشتێک هەیە کە نامانەوێ کەشفکە ئەویش چێن نائاگاییە بۆیە کاتێک تۆ بیر لەوەیە کەیەوە کە لە ناو مێشکی تۆدا شوێنێک هەیە هەموو نهێنی و وەکو ئەڵێن سڕەکانی تو هەموو ئەو شتانەی کە یاساغا لەکنە تو باز بکرێت ئاکرێتن بتەقیتەوە تو وەکو میکانزمێکی بەرکردەی چێکە ئینکاریەکەی باشە کەوابوو یەکێک لە مەسەلەکانی ئەوەی کە فرۆید ڕادەکرێتەوە هەر خودی ئەو نەستەیە کە فرۆید
مەسەلەن وەکو داهنانێکی گەورە لەناو جیهانی فکر و دەنوزانیدا هینایە گۆڕێ. جا بۆیە ئەوە یەکێک لە خاڵەکانە کە ئەکرێتن مەسەلەن بڵێت ئەوەیە کە مەسەلەن فڕۆید تێپەڕێنراوە، ئەویش بەو ئامانجەی چییە خۆ لەو برادەرێک کە لە ناخی خۆیدا دەربازی بکەتن. یەکێکی دیکە بەهۆی تەدەخولکاریەکانی دەروونشیکاریە لەناو پانتاییەکی زۆر گەورەدا. دەرەقەت هاتن لەسەر هەموو ئەوانەدا زۆر زەحمەتە. مەسەلەن تۆ ناتوانانی دەرەقەتی هەموو ئەوانە بێ بچێ ناو بەستێنی مێژوویەوە دووبارە بێ ڕەبتی بکەی بە حاڵەتێکی دەرونی تەمەنی 3 کەس چەپاندن 5 ساڵی یەکەمی تەمەن بێ ناو ئەدەبیات دووبارە 3 کەس 5 ساڵی یەکەم چەپاندن. جا لە ناوێن دەرێژدا مەسەلەن کۆمەڵێک چەمکی دیکە باشە وەکو ئۆدیپۆس وەکو نارسیزم وەکو گرەی دەرونی میکانزمی بەرگری توزانم یعنی هەرچی بێ وەکو چەمکی غەریبە وەکو چەمکی توزانم یعنی هەموو ئەو چەمکانێک کە دەروونشیکاری نایە گۆڕێ. جا بۆیە بابەتێکی وا بەرفراوان ناتوانانی هەزم بکرێتن. هەمیشە مەسەلەن سایکۆلۆژێتی مرۆڤش ئەوەیە کاتێک کە دووبارە دێمەوە سەر میکانزمی بەرگریان کاتێک نەیتوانی بەسەر شتێکیدا زاڵ بێتن نەیتوانی بە تەواوەتی مۆنۆپۆڵی بکاتن و بە تەواتی بیختە بازنەی خۆیەوە هەوڵە دەتن پاساوێک بۆ ئەو کردەی خۆی بێنێتەوە بڵێتن مەسەلەن زانستێکی پەرت و بڵاوە نامەوێتن باسی بکەم. مەسەلەیەکی دیکەی کە ڕەنگە زیاتر تایبەت بی بە کۆمەلگەی ئێمە مەسەلەی پێداگیریکردنی فڕۆیدە لەسەر 3 کەس باشە ئەلبەتە ئێمە ئەزانین لە ناو خودی دەروونشیکاری لە ناو قوتابخانەی دەروونشیکاری مەسەلەی 3 کەس بووە هۆی ئەوەی کە کۆمەڵێک وەکو ئادلەر ئێرک فرۆم هۆرنی توزانم ئەوانە هەموو مەسەلەن لە فڕۆید جابنەوە تەنانەت خودی ئەوانەی کە لانگری فڕۆی دیشانەکە حتا کچەکەیشی مەسەلەن واسێنان لە مەسەلەی 3 کەس چوونە بەسەر مەسەلەی ئیگۆ یعنی گرنگی زیاتردان بە ئیگۆ کەوا بوو 3 کەس یەکێکی دیکە لەو مەسەلانەی کە هەمیشە بەرهەڵستی چێکرێتن بەرهەڵستی ئەوەیە کرێتن کە بڵێن فڕۆید دەرباز کراوە یان خۆ لە فڕۆید نەدنەوێش بەهۆی تابووی سێکسا یان بەهۆی ئەوانەی کە فڕۆید لەسەر مەسەلەی 3 کەس پێمانەڵێتن لە پەنجەم ژینەوە لە قۆناغی کۆمیەوە لە قۆناغی توزانم فالیکەوە بۆیە باسکردنی ئەو مەسەلانە وەکو ئەوەی مەسەلەن بەشێک لە تابۆ لە شەرما باشە هەمیشە وەکو ڕوویەکی نەرێنی یان ڕوویەکی ڕەش ئەبیندرێتن بەڵام لە ڕاستیدا ئەگەر بێت و ئەوانە مەسەلەن تابوشکێنی بکەین لەسەر ئەوەیدا ئەکرێتن مەسەلەن سەرنجڕاکێشترین شتێک بیتن کە فڕۆید باسیەکەتن. مەسەلەیەکی دیکە مەسەلەیەکی ڕەنگە پەیوەست بکەم بە مەسەلەی سیاسی و ئایدۆلۆژیاوە. تەمان تێگەیشتنەکانی فڕۆید تێگەیشتنێکی زۆر ڕادیکاڵانەیە باشە تێگەیشتنەکانی فڕۆید زەمینە سازیەکە بۆ دروستکردنی شۆڕەش باشە زەمینە سازیەکە بۆ دروستکردنی ڕوحیەتێکی دیکە کە ناتوانێتن مەسەلەن دەستەمۆ بکرێتن چونکی بە تێگەیشتنی تەواوەتی لە دەروونشیکاریدا تۆ هەموو ئەو کۆتانت بۆ شی ئەبنەوە باشانەکە مەسەلەن چۆن ئایدۆلۆژیا چۆن ئیشەکە ئایدۆلۆژیا کەڤەرێکی جوانت پیشانەدا باشە پێتەڵێتن دنیا هەر ئەوەیە تێگەیشتن هەر ئەوەیە سیاست هەر ئەوەیە توزانم هەموو ژیان هەر ئەوەیە ئەو شێوازەیە کە بۆم نەخشاندی لەسەر ئەو کەڤەرەیدا تۆ پێویستە ئەو شتەی ببینی. هەمیشە ئایدۆلۆژیاوەکو باسم کرد شتێکە ڕووکاری دەرەوەت پیشانە دەتن بەڵام دەروونشیکاری دێت چیەکە دەروونشیکاری دێتن ئەوانە هەموو بۆ دووبارە لێکە کاتەوە ناواخنی ئەو شتت بۆ پیشانە دەتن ئەوە چیەکەتن ڕوحی شۆڕەشی یان بەرهنگاریت بۆ دروستەکەتن بۆ یەکێک لەو شتانەی کە ئەکرێتن کە مەسەلەن دەروونشیکاری وەکو بابەتێکی لا خۆلێ لادەر ببینرێتن مەسەلەی ئایدۆلۆژیا بیتن. بەرحاڵ یعنی کۆمەڵێک ڕەهەندی ترن باشە هەندێک جار مەسەلەن کۆمەڵی مەسەلەی ئاینیە باشە مەسەلەی ئاینی چونکی فڕۆید زۆر ڕادیکاڵانە بیرەکاتەوە یعنی ناکەوێتە ژێر کاریگەری باوەڕی دینیەوە باشە ڕاستە فڕۆید مەسەلەن لەسەر ئەوەی کە جوولەکە بوو یەکێک بوو لەوانەیە کە بەر هۆلۆکۆست و ئەوانە کەوت بەڵام لە هەمان کاتدا فڕۆید قەت نەچووە ژێر کاریگەری ئاین یان تێگەیشتنێکی ئایدۆلۆژیای جیاوازەوە هەندێک تێگەیشتنی سەرەکی لەبارەی دەروونشیکاریدا هەن کە دەروونشیکاری بریتیە لەوەی کە لە ناوەندەکانی ئەکادمیاڵێن دەروونشیکاری بریتینیە لە زانستێک کە چ بیتن کە بتوانێتن مەسەلەن پشتی بێ بگیری بۆ لەبەر ئەوەی فڕۆید ئیشی لەگەڵ چی کردە لەگەڵ ئیلیتەکان کردیە باشە ئەوانەی وەکو نەخۆشی دەرونی
هاتینە لای بریتینە لە چینی تەبقەیەکی زۆر بەرز ئەکرێ مەسەڵەن تەبقەی خواردتر جۆرێکی تێگەیشتنێکی دیکە بیتن بەڵام ئەوە پاساوێکی دیکەی زۆر زۆر سادەیە چونکی کۆی گشتی ئەو مەسەلانە بنچی تاکو ئێستاش کاریگەریەکی گەورەیان لەسەر جیهانی فکر و بیرکردنەوەی ئێمەدا ناوە و لە هەمان کاتیشدا ئێستا بەداخەوە مەسەلەن لە زانکۆکاندا بە تایبەتی بمچی لە زانکۆکانی ئەوانەی کە زیاتر پشت باوەڕێکی گەورەیان بە جۆرێک لە عەقلیەتی مەچینەگەرایی هەیە پێیان وایە مەسەلەن تۆ ئەبێت ئەلێرە ئینپوتێکی بخێناوێت لەوەندەرە ئاوتپوتێکی دیکەت بۆ دەربچیتر ینی وەکو چی وەکەوەی مەسەلەن پێیان وایە ئەوەی کە فرۆید باسەکەتن گرنگ نییە لەبەر ئەوەی مەسەلەن تێگەیشتنە پۆزیتیڤستەکانن ئاوایە ئەگەر بێت و من ئەلێرە کای قشەی نەکەمەوە مچینی لەوێندەرم بۆ نەکاتەکە کەواتە شتە هیچ بەهای نییە بەڵام لە ڕاستیدا ئەوە بوو زانستی مرۆڤایەتیدا مەسەلەن بیرکردنەوەیەکی تەواو دروست نییە هەر بە تەواوەتی دروست نییە چونکی ئێمە باوەڕمان وایە کە ئێمە وەکو مرۆڤ لە ڕووی سایکۆلۆژیەوە جیاوازی تاکایەتیمان هەیە باشە من لەگەڵ تۆ جیاوازم تۆ لەگەڵ ئەوەی دیکە جیاوازی و لە هەمان کاتیشدا ئێمە لە بارودۆخێکی ناهاوسەنگداین ئێستا ڕەنگە دیگە سعاتێکی دیکە جیاواز بم دێکەوە بوو ئەوەی کە تۆ ئەتەوێت مرۆڤ ینی سایکۆلۆژێتی مرۆڤ بخێنا و مەچینێکی لەو لای دەربچی مرۆڤێکی دیکە دەربکەوی ئەوە بۆ دەروونزانی بەڕاستی بیرکردنەوەیەکی تەواو هەڵەیە بۆیەش ئێمە لە دەروونزانیدا هەمیشە بەرکەوتەی دووشتین یەک لە نێوان پزیشکی دەرونی یەکێکیشان لە ناوان ڕاوێژکاری دەرونیدا کە پزیشکی دەرونی مەسەڵەن من بەهای هیچ کامێکیان کەم ناکەمەوە لەسەر ئەوە چونکە هەردووکیان جمگەی سەرەکی پێکهێنانی زانستن وەکو دەروونزانی بەڵام کێشەی من دیگە هەندێک تێگەیشتنیە کە ئێستا مەسەلەن بەداخەوە بە هەر چەندە مەسەلەن جێ دڵخۆشە کە بەشێکی زۆر کەم لە ناو پزیشکە دەرونیەکاندا ئاماژەی پێدان ڕەنگە مەسەلەن بمچی تاکو توور بن کە پێیان وابیتەن ڕاوێژی دەرونی یان مەسەلەن دەرونشی کاری و ئەو بەشانەی دیکە گرنگێکی وان نەبی لە چاو دەرمان و عیلاج ئەوەش بۆ خۆی پرسێکی دیکەیە کە ئەکرێت هەر دەرونشی کاری بتوانێتن حەلی ئەوەی بکاتن ئەویش دووبارە تێگەیشتن و شیکردنەوە بۆ تاکی ئەو کۆمەلگایە چونکی تاکی ئەو کۆمەلگای هەندێک بیرکردنەوەیەکی ئاوایی وەکو ئەوەی تازەم باس کرد پۆزیتیڤستانیان هەیە پێیان وایە ئەگەر بێت ئەو ڕاوێژانە چییە مەسەلەن چۆن ینی مشکی قبولی ئەوە ناکە چۆن ئەکرێت قسە بێتە ناو جەستەی منەوە یان ناو بیرکردنەوەی منەوە گۆڕانکاری لە جەستەی مندا دروست بکاتن بەڵکو ئەوە حەبە باشە مادەیە وەکو هەمان ئەو قشەی کێکێ ناوێ کاتەکە ئەو تێگەیشتنی ئاوا بیتن کە حەبێکە ئەوتوانی بخرێتە ناو جەستەی مرۆڤەوە لەولاتر دەربچی بۆیە ڕەنگە هۆکارێکی دیکە ئەوە بیتن بە هەر حاڵ ئیدی ئەوە هەندێک هەڵەی باو بوون سەبارەت بە یعنی هەندێک تێگەیشتن بوون سەبارەت بەوەی کە دەروونشیکاری بۆچی لە ئێستادا مەسەلەن پەراوێز بخرێت یان مەسەلەن کەس خۆی لێ نادەدات بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا ئەکرێت بڵێن ئێستا دەروونشیکاری بە کەڵکی ئێمە دێت ئایا بۆ کۆمەڵگەی ئێمە گونجاوە ڕەنگە بە موتڵەقی بڵێم 100% لەبەر چی لەبەر ئەوەی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە ینی بە موتڵەقی ینی پێویست ناکە وەکو ئەوەی دیکەی کە بڵێ تۆ دەروونزانی یان لە ناوەندێکی ئەکادیمیایدا قسەی مطلق بکەیت چی بەبێ توێژینەوە بەڵام ئیدی ئەتوانی بە مطلقی بڵێ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی پاش جەنگە وایە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تووشی جینۆساید بووە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تووشی کوشتن و بڕنگ بووە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لەژێر سەیتەرەی ئایدۆلۆژیا بووە یعنی بوو ماوەی چەند بە هەر حاڵ یعنی ئێمە باسیەوەمان کرد کە کۆمەلگای ئێمە کۆمەلگای دوای جەنگە کۆمەلگایەکە کە هەمیشە لەژێر ئایدۆلۆژیای ئەوی تردا بووە کۆمەلگایەک کە هەمیشە ڕاگواستن باشە ڕاگواستن کۆمەلگایە کە هەمیشە لە دلە ڕاوکەیەکی بەردەوامدایە جا بۆیە دەروونشیکاری ئەلێرە من پێتەڵێم مەسەلەن ئەتوانیتن لە زۆر بواردا کە بۆ کۆمەلگای ئێمە پێویست بێت ڕەنگە باشترین بوارێک کە ئێستا مەسەلەن زەختنی بوارێک کە دەروونشیکاری ئەتوانێتن تەحلیلی ئێستا تەحلیلی سایکۆلۆژیەتی تاکی
کورد بکاتن مەسەلەی کللتور بیتن باشە پێم خۆشە کە کتابێک پێم وابیتن ئەو ساڵ پارەکە دەرچۆ نازانم ماوەیەکی زۆر نییە پێم ساڵێک دو ساڵە ئەوها دەرچووە بە ناوی دەروونشی کاری کللتور ناوەندی ڕەهاند چاپی کردیە بەڵام لە مێژێ خوێنیتمەوە ناوی وەرگێڕەکەم بە تەواوەتی بیر نایەتەوە کتابێکی زۆر گرنگە کاوەی کە کۆمەلە گوتارێکە لەبارەی کللتورەوە ڕوانگەکانی فرۆید ئەخاتە ڕۆ بەڵام من ئەمەوێت ئەلێرە پێتان بڵم کە مەسەلەن کللتوری ئێمە ینی بەشێکی وەکو مەسەلەن مۆسیقا حەیران باشە وەکو توزانم کۆمەلێک شتی دیکە تەماشا کۆمەلگایەکە هەمیشە کۆمەلگایەکە یان مەسەلەن نوکتە گۆتن باشە نوکتە گۆتن مەسەلەن لە ئێستا لە ناو کللتوری کوردیدا لە دیوەخانەکاندا شتێکی باوە چیرۆ گێڕانەوە وایە و دواتر چی دواتر حەیران و گۆرانی گوتن حتا یاریەکان یاری کڵاوێن باشە ئەوانە هەمویان مەسەلەن کۆمەلە کۆتن ئەتوانی مەسەلەن دەروون شیکاری بێت تحلیلی بۆ بکات باشە بۆ نمونە مەسەلەن تۆ لە یاری کڵاوێندا ئایا یاری کڵاوێن شاردنەوەی ئەو گوستی لەو بە دووداگەڕان هەروە کۆتێکی ئاسانە ئەکرێتن مەسەلەن بڵێتن گەمەیەکە و بەس نا دەروون شیکاری دێتن مەسەلەن ئەتوانین لە ڕێگەی دەروون شیکاری و تحلیلاتی بۆ بکەین ئەتوانین مەسەلەن دووبارە حەزی گەڕانەوە بۆ ناو حەزی گەڕانەوە دووبارە بۆ ناو منداڵدانی دایک لێکی بدرێتەوە یعنی کۆمەلگا وەکو بەشێک لە پەشیمانی ببینرێتن باشە خۆ ئەکرێ مەسەلەن شتێکی دیکەبی بەڵام دەروون شیکاری ئەتوانی مەسەلەن تحلیلاتێکی وای بۆ بکە باشە نوکتە گۆتن هەمیشە ئێمە ئەزانین نوکتە گۆتن بەشێکە لە بەتاڵکردنەوەی نەست باشە بەتاڵکردنەوەی ئەو هەموو فشارە ئەو هەموو سترێسانەی کە لە ناخی ئێمەدایە کە ئێمە ئەبێ میکانزمێک ڕێگایك بدۆزینەوە بۆ خۆ بەتاڵکردنەوە ئەکرێ دەروون شیکاری لێرەدا بەشداری ئەوەی بکاتن باشە بۆ تێگەیشتن لە کۆمەلگایە کە ئەکرێتە سترێس و فشارێکی زۆری تێدا بیتن باشە دواتر مەسەلەن گۆرانی گوتن باشە بە حاڵی خۆدا گوتن تەماشا هەمیشە لە دیوەخانەکان دیوەخان وەکو بەشێک لە کللتوری ئێمە دیقەت بدە چی هەیە مەسەلەن هەمیشە گۆرانی غەمگینی هەیە ئایا بۆچی ئێمە گۆرانی غەمگینیەڵێن دەروون شیکاری ئەتوانێتن مەسەلەن تحلیلاتێکی ئەوانەوەن بۆ بکە بە دڵنیاییەوە دەتوانێتن بە دڵنیاییەوە دێتن مەسەلەن کۆتە شاراوەکانی دوای ئەو گۆرانی غەمگینی ئایا بۆچی ئێمە لە ناو دیوەخانەکاندا گۆرانی شادمان نییە وایە ئایا بۆچی ئێمە مەسەلەن وەکو بەشێک لە کللتور هەمیشە عاشقی ئەوەی نەفلیمی تراژیدیک ببینین باشە ئایا بۆچی پێمان خۆشە دابنیشین و بەدیار چی پێڵێن زنجیرەیەکی 200 حەڵقەیەوە کە باسی عشقەکە ئایا ئەتوانین مەسەلەن ئەوە بە ئاسانی تێپەڕێنین چونکی ئێمە هەمیشە لە سایکۆلۆژیدا شتێک بەرچاوەکەویت ئەوەیە کە ئەوەی نەتبیتن هەوڵەدەی باسی بکەیت بەرجەستەی بکەیت ئایا ئەکرێتن مەسەلەن ئەو تراژیدیە ئەڤینیە باشە لەوەی کە ئێمە شەیداینە بیبینین ئەوە ئاسان بیتن بۆ ناکردن مەسەلەن دەروون شیکاری بێت ئەلێرە بەشداری بکات لەوەیدا کە بە دوای چی پێڵێن بۆشایی ئەڤیندا لەو ناوچەیەدا بگەڕێتن یان مەسەلەیەکی دیکە حتا لەسەر مەسەلەی ئایدۆلۆژی و سیاسی و ئەوانەدا ئایا بۆچی ئێمە ناتوانین کە مەسەلەن یەکگرتوو بین وەکو کورد باشە ئایا مەسەلەن کۆمەلگای ئێمە یعنی مەسەلەن مرۆڤی ئێمە لە ڕووی ئێتنیکەوە جیاوازە ئایا مرۆڤی ئێمە چ جیاوازی کە هەیە دەگە مرۆڤێکی تورک دەگە مرۆڤێکی فارس دەگە مرۆڤێکی عەرەب بۆچی ئەوە ناتوانین یەکگرتوو بن بۆچی ئێمە ناتوانین یەکگرتوو بین یان بۆچی ئەتوانین مەسەلەن زۆر بە ئاسانی لەگەڵ نەتەوەیەکی دیکەدا هاودەست بین باشە بەڵام بۆچی ناتوانین دیگە خۆمان هاودەست بین باشە دەروون شیکاری دێتن ئەوە نەمان بۆ شەرحەکاتن دەروون شیکاری دێتن مەسەلەن کۆتە شاراوەکانی سیاسەتمان بۆ ڕوونەکاتەوە باشە ینی لە ئێستادا دەروون شیکاری ئەتوانێتن لە زۆر ڕوانگەوە یارمەتیمان بداتن لەوەی کە هەموو ئەو شتانەمان بورد بکاتەوە ینی هەم لەسەر پانتایی چی پێ ئەڵێن لەسەر پانتایی تاک لەسەر پانتایی کۆمەڵیش دەتوانێت تحلیلمان بۆ بکە یان مەسەلەن ئێمە ئەوەی شانازی پێوە ئەەکەین مەسەلەن یەکەمین دەرکەوتنی کورد وەکو نەتەوەیە کە خاوەن نووسین بیتن ئێمە چیمان هەیە مەموزینی ئەحمەدی خانێمان هەیە باشە
ئێمە توانین مەسەلەن چیمان هەیە یەکەمین ڕۆژنامەی کوردی ڕۆژنامەی کوردستانمان هەیە باشە ئەوە دواتر ئێمە گەورەترین مرۆڤێکی ڕخنەگیری مێژوویمان هەیە کە شاعیرێکی گەورەیە حاجی قادری کۆیی ئەوە چێ دێتن بۆ مەتەحلیل لەکاتن بارودۆخی ئەوانەی کە بتوانێت دەستنیشانی خاڵە کاریگەریەکان بە ئەرێنی و نەرێنیەوە لەسەر کۆمەلگای کوردی بە سیاغی مێژوویەوە چێ ئەتوانێت بۆمان حەلکە طبعا دەنووشی کاری دەتن کۆت بە کۆتت بۆ شەرحەکاتن یعنی هەر لە ئۆدیپۆسەوە لە نارسیزمەوە لە ئیرۆسەوە لە ساناتۆسەوە ئەتوانی کۆت بە کۆت لەوانەمان بۆ دیاری بکەم دێکەوە بوو دەنووشی کاری تەنیا ئەوە نییە کە مەسەلەن بابەتێکی سڕۆڤی لە چی بێن لە زانکۆکانمان بخوێندرێت بەڵکو دەنووشی کاری پێویستە مەسەلەن پانتایەکی زۆر گەورە لەناو جوولەی زانکۆ لە ناو ئەکتیڤیەتی قوتابیانی زانکۆ بە تایبەتی بەشی دەروونزانیدا بگێڕێت ئانی مستحیلە تۆ ئێستا لە کۆمەڵناسی یعنی لە کۆمەڵناسیدا تۆ زانستی کۆمەڵناسی بخوێنی خۆت دەرباز بکەیت لە دەروونشی کاریدا باشە تۆ بڕۆ ناو ئەدەبیات کاتە تۆ ڕخنەی ئەدەبیە خوێنی یعنی کارێکی نەکردە یان نەقوستان ئەگەر بێت و تۆ ڕخنەی دەروونشی کاری بۆ ئەدەب نەخوێنی جا بە هەموو مەسەن بە هەموو بوارەکانی دیکەوە بوو دەروونشی کاری لە ئێستادا یعنی من چی پێ ئەڵێن مثلەن ئەگەر هەندێک چێ بێن ڕوحیەتێکی توزانم ڕوحیەتێکی خۆسە پێنانە نەبیتن من ئەڵم پێویستە دەروونشی کاری لەمە بە دواوە گرنگی زیاتری پێ بدرێت نەکە ئەوەی بۆ عەقڵیەتەی کە بڵێ دەروونزانی دەربازەکەم چونکی ئێمە هێشتا وەکو ئەوەی پێشتر باسم کرد وەکو لاکەن هێشتا لە دەروونشی کاری تێنەگەیشتوین هەتا بین دەربازی بکەین و دواتر دەروونشی کاری پەیوەستە بە مەسەلەی کەسایەتی مرۆڤەوە باشە تێگەیشتنی من لەو ڕۆکە جیاوازە دەگەت دوێنێ لەوانەیە یعنی بەدڵنیایی و سوبەنی جیاوازە بی لە ئێستادا کەواتە کەسایەتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کە ڕوانگەی بیرکردنەوەی ئێمە فراوانترە بیتن کە تێگەیشتنی ئێمە فراوانترە بیتن بۆ دنیا بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بۆ پەیوەندی سایکۆلۆژیەکانمان هەمیشە پەیوەستە بەچێ پەیوەستە بە بوونیە کەسایەتی ئێمەوە بوونیە کەسایەتی ئێمە کە فڕۆید داڕێژرێتی کەواتە قەت ناتوانانی مەسەلەن بڵێ تێپەڕێنراوە بەڵکو هەمیشە تا مردن لەگەڵتا و ناتوانیش خۆت دەرباز بکەی لێی و دواتر مەسەلەن شتێکی دیکە کە زۆر جێی سەرنجە ئەوەیە هەمیشە فڕۆید ینی فڕۆید بەمانای ئەوەی دامەزرێنەری دەروونشی کاری نقطەیەکە کاکەوێتە چەقی بیرکردنەوەکانی هەمووان چونچە ئێمە هەمیشە ئەزانی مەسەلەن فڕۆید چەقە دوو بەرەی هەنا باشە لەناو جیهانی فکر و بەگشتی باشە فەلسەفە بەگشتی بەڵام دەروونزانی بە تایبەتی ئەویش ئەوەیە یان فڕۆید ڕەتەکاتەوە باشە هەولەدە فڕۆید ڕەتکاتەوە لەسەر مەسەلەی سێکس و چەپاندن و ئەوانە یان ئەوەیە بە لاینگری فڕۆید بکە مەسەلەن هەمان ڕۆتی فڕۆید جێبەجێ بکە دەیکەواتە ئەلێرە بە هەردوو بەرەوە هەر ناچاری بگەڕێەوە چەقەکەی باشە دیکەوا بوو کە ناچاری بگەڕێەوە چەقەکەی بە کۆی سیاغی بیرکردنەوە ئەوانەوە دەیکەواتە چ بوو کەواتە فعالیەتی کارکردنی فڕۆید هەمیشە چی پێ ئەڵێن هەمیشە زیندووە باشە هەمیشە کار لەسەر ئەوانەکاتن و کارلێکی بەردەوامە لەگەڵ هەموو بوارەکانی دیکەدا خۆشبەختانە ئێستا گرنگێکی زیاتر بە دەروونشی کاریە درێتن لە ناوەندەکانی ڕۆشنبیری و چاپ و بەڵاوکراوەکاندا گرنگیەکی زۆر بە دەروونشی کاریە درێتن و لە هەمان کاتیشدا ئەو ڕەوتە کە سلابیۆژیژەک و ئەوانە ئەو جەماعەتەی لەگەڵیدا لە دوای لاکان گرنگێکی دیکەی دەرکەوە ینی زیندومانەوەی فڕۆید و یان کارکردنی یان کاریگەریەکانی فڕۆیدە بەسەر جیهانی ئێستادا و تێگەیشتنی ژیژەک و هاوڕەکانی لەسەر مەسەلە سایکۆلۆژیەکانە بە تایبەتی ئایدۆلۆژیا
بەتایبەتی ئایدۆلۆژیا یەکێکە لەو حقیقەتانەیە کە دەرخەری ئەوەیە کە فڕۆید دەتوانین لە هەموو کون و قوشبەرەکانی ژیاندا کەلکی لێوەربگریتن. یعنی مەسەلەن ژیژەک دێت لە کەلک لە دەروشی کاری فڕۆید و لاکانی وەرەگرێ بۆ شیکردنەوەی شێوازی ئاو دەستەکان، شێوازی حەمامەکان. یعنی کەواتە دەروشی کاری ئەتوانێت تەدەخل نەک لەسەر ئەوەی کە ڕووکاری دەرەوەی مرۆڤ بکاتن پێیەکی لە ناو خودی مرۆڤ وەکو نەست و چەپاندن و ئاگایی پێیەکی دیکەی ئەوەیە کە لە ناو ماڵ و خصوصیەتی ماڵێشدا جێگایەگریتەوە دێتە تەدەخل لە ژووری نووسنەکانی ئێمە ئەکات تەحلیلاتمان بۆەکە لە شێوازی ڕنگ لە شێوازی توزانم دیزاین باشە لەسەر هەموو ئەوانەدا دێت تەدەخلەکە کەوابوو چیا کەوابوو ناکرێتن تۆ بەشێکی گەورەی لەو هەموو تەحلیلات و شلۆڤانە دەرباز بکەی و پشتگوێی بخەی بە تایبەتی بۆ کۆمەڵگەی ئێمە من پێم وایە زەرورەتێکی زۆر چاکە من نامەوێت زیاتر درێژەی پێ بدەم پێم وابێ زۆر قسەم کردن ئێستا ئەگەر پرسیارێک هەبیتن و پێم وابێتن بۆ حەڵقەکانی دابێت ئیش لەسەر چەمکەوردەکانەکەین ڕەنگە لەوێن دەربتوانین تەحلیلاتێکی باشتر یعنی تێگەیشتنێکی باشترمان لەسەر فڕۆید هەبیتن ئەگەر هەرجارێ چەمکێک یان دوو چەمک بیتن ڕەنگە باشتر تێبگەین و من خۆشحاڵم بەوەی کە ئەو دەرفەتتان بە مندا کە بتوانم لەسەر دەروونشی کاری هەڵبەتە دانیشی پێدا دەنێم کە بەشێکی زۆر بچووک ینی نقطەیەکی زۆر بچووکە لە دەروونشی کاری نەک ئەوەیە کە پانتایەکی گەورەم لەسەر دەروونشی کاری گوت بیتن. بەڵێ ئێستا گەر پرسیارێک هەبیتن ئەو کێشەی کە هەیە کە گوتێ کوژ نەتوانی یەک گوتێ بەڵێ باڵێنەگە لە ڕوانگەی دەروونشکاریەوە لێ بڕوانێت گەڕانەوە لەو مێژووی کورد باڵێن ئەو بزانین لێ ناوچەکە چی ڕوویدایە باشە هەر لە سەردەمی سۆمەریەکانەوە تاوەکو ئێستا ناسێتای هاتنی باڵێن تورک لەو ناوچەکە ئەکرێ باڵێن وەکو چارەسەرێک چارەسەر بی بۆچی نا چونکی طبعا دیقەت بدە ئێمە لە بیدایەت هەیە گوتمان چی گوتمان 5 ساڵی یەکەم سێکس چەپاندن یعنی ڕۆلێکی گەورە لەسەر بنیادی کەسایەتی ئێمەدانە لە ڕوانگەی دەروونشی کاریەوە ئێمە ئەگەر بتوانین مەسەلەن پلانێکی ئەوە من هەبێ مەڵام پلانێکی پەروەردەیی باشە تۆ لە خلالی 25 ساڵ 30 ساڵێکی دیکە ئەتوانی مەسەلەن کۆی ئەو شتانە چارەسەر بکەیت بۆ نمونە لە ڕێگەی سیستەمێکی پەروەردەییەوە تۆ مرۆڤێکی ئامادە بکەیت تا ئەگاتە 25 ساڵ باشە 20 ساڵ و 25 ساڵ کەزانکۆی تەواکاتن پرۆسی هاوسەرگیریە کە منداڵێکی دروست دەکاتن ئەو منداڵێکە دروست دەکات تۆ لە ماوەی ئەو 5 ساڵەدا مەسەلەن نەریتێکی ئاوای فێرنەکەی نەریتێکی ئەوەی فێرنەکەی چونکە ئێمە زانین شێوازی مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ منداڵ لە 5 ساڵی یەکەمدا بە دیوی ئەوەی مەسەلەن فەرامۆشکردنێکی زۆر بێبەشکردنێکی زۆر ناسپێدادانێکی زۆر توزانم لەسەر هەموو ئەو قۆناغانەیە کە دەروونشی کاری ینی لە قۆناغی دەمی کۆمی قۆناغی فالیکی باشە تۆ لەو قۆناغانەدا پەروەردەیەکی دروستی دەگە بکەی بنیادی کەسایەتێکی بەهێزی بۆ دروست بکەی باشە تووشی فێکسینگی نەکەی جێگیربوونی نەکەی لەو قۆناغانەدا ئەکرێت کاراکتەرێکی دیکە مەسەلەن وێنەیەکی دیکەی وەکو ئەوەی ئێستای ئێمەنا باشە وێنەیەکی مرۆڤێکی جوداتر بینیە گۆڕێ دەیکەوا بوو مەسەلەن ئێمە توانین لە ڕێگەی ئەوەوە پاش چەند ساڵێکی دێگەر پلانێکی تۆکمە ڕوحیەتێکی مەسەلەن جدی کارکردن سەرەوەی هەبی بۆچی نە خۆشتر سەرچاو ماوەستا سەبارەت بە ئەوەی باسی غیابی مەسەل دەروونشکاری کرد لە ڕۆژهەڵات و کوردستانەوانە بەڵێ کۆمەڵی شتێکی باس کرد بە کورتیش باسی گری ئەودی بکرد دەروونشکاری ینی ئەتوانین بڵێن پەیوەست ئەگەر ینی هەڵەڵم ڕاستم بکەوە بە گری ئەودی بەڵێ وەلیرۆکن گری ئەودی بیشتە گری خێزانە بەڵێ و لە کوردستانش ئەگەر بە نمونە وەرگرین خێزان وەکو تابۆچی گەورە مەسەلەن دایما مقەدەسە و ئەوانە مەسەلەن خێزانی کوردێک دنیا کێشەیە بەڵام وا خۆی دەرەخەکەوە هیچ کێشەیەکی نییە مێژی مەسەلەن گری ئەودی لەکوێی ئەو هاوکێشەیدایە ئێمە توانین گری ئەودی بۆ شێوازی دەسەڵاتی ئێرە مەسەلەن شرۆڤە بکەین یان مەسەلەن ئێمە تەبعا نەزانین کە ئۆدی بەمانای باوەڕێکی نەئاگایانە بۆ گرتنە بەری دەسەڵات
بە ڕەهەندە سێکشوالیەکەی باشە چونکە چیرۆکە ئاوایە باشە منداڵێک لە چی دابڕێت لە باوکی دابڕێتن باشە دواتر گەورە ئەبیتەوە باوکی خۆ کوژیتن بۆ دەست بەرکردنی دایکی خۆی باشە بەڵام نازانێت کە دایکی خۆی توی ئەوانە جا ئەوانە مەسلەی دایکیان مەسلەی سێکس تەنیا ئەوە نییە کە مەسەلەن سێکس ئەوە بیتن کە پرۆسەیەکی سەرجەییکردن باشە بەڵکو سێکس مەسلەیەکی دیکەیە بریتە لە دەستەبەرکردنی دەسەڵات باشە دەسەڵات بۆچی بۆ ئەوەی زۆرترین چێژی هەبیتن چێژ بە مانای خۆ بە گەورە دیتن لە ئەوانەی دیکە مۆنۆپۆلکردنی ئەوانەی دیکە دواتر دەستەبەرکردنی زۆرترین چێژی سێکشواڵی باشە یعنی هەموو ئەوانە و دواتر مەسەلەن کاتێک ئەوانەی گرتە دەست ئەبیتە چێ ئەبیتە مەسەلەن ئاغایی باشە جا بۆیە ئێستا ئەتوانرێتن مەسەلەن لەو ڕوانگەیەوە تەماشای مەسەلەن ئۆدیپۆسی کوردی بکەی لێرەدا کە هەمیشە باوک باشە سەرکوتکاری منداڵەکانێتی مەسەلەن منداڵ ناتوانێتن بۆ نمونە ئێستا مەسەلەن تێگەیشتنی باوک ئاوایە کە پێویستە منداڵەکەی نەریتی عەشائیری خێزانی ئەو بە تەواوەتی جێبەجێ بکە باشە ئەو نەریتە عەشائیریە باوک بانگەشەی بۆ ئەکە کوڕەکەی ناچارەکەتن ئەوە بخۆی نیشانی ئەوەی ئۆدیپۆسیە لەبەر ئەوەی دەسەڵاتی باوک نەکەویتە خەتەریاتەوە باشە مەسەلەن منداڵ نەبیتە تاگەرە باشە بەڵکو منداڵێک بیت لەژێر ڕکێفی ئەو یاسایە نەبیتن کە دەسەڵاتی دایتە باوک باشە چونکی ئەگەر بێت و مەسەلەن ئەو منداڵەیە توانی ئەو تابۆشکێنیە بکاتە یعنی مەسەلەن ئەو ئۆدیپۆس شکێنیە بکاتن ئەو باوکوژیە نەک بمانای ئەوەی کە مەسەلەن دەبانجیەکی بخاتە سەرسەری باوکی کوژی بەڵکو بەمانای تێگەیشتنی باوک باشە کاتێک کە باوک شکان ئەو کات دەسەڵاتی باوک نامینی باشە دەسەڵاتی باوک نامینیتن ئەو کە دەسەڵاتی باوک نەما هیچ معنایەکی بۆ باوک نامینیتن منداڵ بۆ خۆی ئەستا پانتاییەکی دیکەی ئازادانەوە جا تۆ لە سیاقی ئەوانەی دیکە باشە مەسەلەن تۆ لە سیاقی قایمەقام و بگراتە سەرۆکەکان باشە هەمیشە ئەوەیە ئەوانە وێنەی باوکن باشە جا بۆیە مەسەلەن ڕێگای باوککوژی یان ڕێگای باوک شکێنی دەرباسکردن لە باوک هەمیشە پەیوەستە بە ئۆتۆریتا پەیوەستە بە دەسەڵاتەوە بۆیە ڕێگری لەکرێت جا خێزان لەو ناوەندەیدا دەسەڵاتی سیاسی لەولایدا یاسا دیسیپلین توزانم هەموو ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان بریتین لە باوک هەمیشە هەوڵەدەن تاکەکان لە چوارچێوەی خۆیدا بهێڵنەوە هەروەکو باسیانی باوکەرەوە چی ڕەمزینەوە باوک خۆی خوێن بەڵکو لەسەر ئاسی زانکۆی باوکی لەسەر ئاسی حیزب و دەسەڵاتەوانە بەڵام باسی وەکران مەسەر باوک شکێنەوەوانە بڵێ مەسەلەوە ڕێگەکەوەی مەسەر تاگێرایی دروست بێت بەڵام لێرەکانەگەر دیقەت بدەین لە ڕۆژهەڵات ئێستا مەسەلەن شێرزاد ئەوە چییە نۆڤڵی تەشیان ڕۆمان حەسار و سەگەکانی باوک ئەوەی کەوا تێکشکان دووبارە دروستە بیتەوە ئەوە پێت وایە هۆکارەکەی چییە مەسەلەن ئەزانیت چۆنە هۆکارەکەی ئەوەیە دەبیت دروست بکرێتەوە ئەگەر دروست نەکرێتەوە مەسەلەن زانیت چۆنە دیقەت بدەم تۆ دەی مەسەلەن کۆتی باوک ئەشکێنی باش یانە ڕەمزی باوک ناهێڵی بەڵام بۆ خۆت کە ڕەمزی باوکت تێکدا بخۆت ئەبیە مەسەلەن چێ ئەبێ دووبارە باوکێکی دیکەی ڕەمزی دیقەت بدەنەوە مەسەلەن چی مەسەلەن لە تۆتەم و تابۆدا مەسەلەن شێوازی کارکردنەکان چۆنەکە لە ڕووی نەریتی باوەڕی دینیەوە بەڵام دەینە سەر ئەو بابەتەی دیقەت لە تۆتەم و تابۆدا فرۆید ئاماژە بچێکە بە گەلە سەرەتاییەکانەکات گەلە سەرەتاییەکان منداڵی کوڕ ئەیبینیت کە باوک خاوەن دەسەڵاتی ئەو بنەماڵەیان ئەو خێزانی ئەو گروپەیە باشە دێ هەموو ژنەکان بریتین لە ژنی سەرۆکۆزەکە یان سەرۆ گروپەکە باشە دواتر پارە یان مەسەلەن یان ئەو شتە مادیەی کە مەسەلەن ئالوگۆڕی پێکرێت لەژێر دەسەڵاتی چێدا لەژێر دەسەڵاتی باوکدایە باشە کوڕ کە ئەیبینیتن مەسەلەن ئەوە باوک لە هەموو شتێک لەژێر دەسەڵاتیەوەدا دێت چێکە باوکوژیەکە باشە کە باوکوژی کرد ئەو جارێ بخۆی ئەبیتە چێ بخۆی ئەبیتە باوکێکی دیکە باشە بخۆی بیتە باوکێکی دیکە جا لەو ناوەندەیدا مەسەلەن چێ من سرود دێتە گۆڕێ باشە کە سرود هاتە گۆڕە سرود بخۆی ڕەمزێکە لەسەر ئەوەی کە جێگیربوونی باوکێکی دیکە لە جێدا
دواتر مەسەرەن هەست بە گوناهەکە کە باوکی خۆی کوشتێ و ئەوانە مەراسیمی بۆ دروستەکە ساڵیادی بۆ دروستەکە شیوەنی بۆ ئەگەێڕێتن ئەو شیوەن گێڕانە و ئەوانە بەسەرکردایەتی چێ بەسەرکردایەتی ئەو کوڕەیە کە باوکی خۆی کوشتووە باشە جا ئەو جارەی لە فۆرمێکی نوێدا پێشتر باوکێک هێودی کە بۆ ئەو جارە ئەبیتە چێ باوکێک مەسەلەن ئۆتۆریتی دینی یان ئۆتۆریتەی ڕەمزی کۆمەلایەتی ئۆتۆریتەی بەهای کۆمەلایەتی ئەگریتە دەست باشە ئەبیتە چەبیتە باوکێکی دیکە کەواتە باوک ئەوە نییە کە مەسەلەن تۆ یەک جار لە ناوی بەیوتەواو بەڵکو ئەکرێت ئەو خودی ئەوەی کە باوک لە ناوە بەتە بخۆی ببیتە باوکێکی دیکە خۆشتر سەرچاو تەواو پرسیار نەبوو خۆشحاڵ بووم سەر دوو چاو